بیرەوەریە سێم قڕکردنا شنگالی سەدان شنگالی بە حەزرەتە بەگەڕاندنا زاڕۆکن خوانە و بە هەزارانژی بیڤیا دیتون و ناسکردنا هەستین دایک و بابن خوانەک و بەدەستی داعش هاتنە کوشتن هەر لەوێ ڕۆژی لە سەرانسەری جیهانێکی چالاکوانین ئێزدی و دۆستن وان بیرەوەریە شنگالی دیکن و دخوازن تاوانبارین وێ قڕکردنێ بکەونە پێش دادگەهان. یەک جوان چالاکوانە پەری ئیبراهیم بڕێوەبەرە سازیە فری یەزیدی نەها ڕاستەخۆ بمەرەیە پەری گەلکی بخێراتی گەلک سپاس پەیامی تا لە وان بوونین دۆهت و لێ ئامادە بوو و لێت ئاخفتی چ بوون؟ وەگی ملەت حەمید زانن سێی هەشت 2014 وەسە بسەری ئێزجا هات و ئەوە 3 ساڵ بهورین حکومەتە ئەمریکا حکومەتە دەرێ دنیای هەمی وان گوتیە ئەڤە بسەری ئێزجا هاتی جەنۆسایدە فەرمانە برەیە قانونی لازمە تشتی وەرتەکردن ژووی ملەتێ تادەی دیتی ئەوە 3 ساڵ چۆن هەتانەوە تشتیش ئێزجارە نەهاچەکردن نە تشتێکی هۆسە هاچەکردن وەگی پاشە ڕۆژە ئێزجا یە چاوە زڤرنە شنگالی دیسە کیە هۆسەکەتە خەڵکێک بکارت بزڤرت و شۆڵی خۆ دیسە بکەت هەر نەمەردە سێ دیسە ژیانە خۆ ڕێڤە ببن تایبەت لە شنگالی ئەرێ ئەف تشتە نینە هەتان نەهۆ پەری تو ئەڤەت داخوازەوەش بۆ جوواکانی بدەتەوەیش بۆ ئەمریکاش بوو نەتەوەی نێگرتی لێ چمان بەحسێ حکومەتین عێراقی و هەرێما کوردستانی ناکەن ئەمە تێنە وێ دەرێ چەنکو ئەمە زانن حکومەتە ئەمریکا ئەتکارت گەلک ئێزجارە بکەت و داخوازی مە بخوا هەنە حکومەتە کوردستانیرە هەندە ئەمنەوە حکومەتە عێراقیرە شۆڵ ناکەن چەنکو ئەم زانن حکومەتە کوردستانی بتر کارت هاریکاریان مە بکەت نهۆ ئەم بخوا ئەمت بێژن هەنێک تشت هەنە حکومەتە کوردستانی کارت بکەت وەگی چ برینا ئێزدیا یا کوورە یا کولە ئێک تشت gelek ya mühimma yani em hemîd zanin êzdî hemîd zanin li der û dinyayê şerê dinyayê çêbûne û xelk xesaret dibit yani xesarî tê de heye bes êk tişt êzdiyara geleka mühimma yani çima milletê êzdî xilas nekirin û heta niho rastiyê nabêjin bila hikûmeta Kurdistanê rastiyê bêjit bila bêjin rast e em xesar bûn bes em gazin nakin گازن دژبا منینە بەس چما وە ملەتی مە هێلا بلا وە ملەتی مە دەرانی بە ونجنوگە چوبان پشتینگە حتا نهۆ ئەوە 3 ساڵ بهورین کەسی یانو کەس نەهاتیە حکومکردن کەس نەهاتیە چما ئێزیدیا لێ دەرێ هێلان کی دەنگێ کی بوو گۆتە پێشمەرگە هەرن دەڤ شنگالی بەردن هەرن شخۆرە بزڤرنە جهێ ئامن حتا نهۆ کەس نەهاتیە حکومکردن ژوەکێرە ئەم لا ئەڤە مهمەش ئێزجارە پەری ئەمزانن مەسەلا دادگەهکردنا وان تاوانبارە لە دادگەهین نفرەتەوەی ICC گەلکی گرنگکە و کارژی ڕەتێکردن وەکتە گوتی لەسەر ئاستی هەرێمیژی ئەو تشتێتە گوتی گەلکی گرنگکە لێ لەسەروی ڕێید وە چکری هەپانەها بێجا دەستپێکی ئەم چوونە ICC بەس حتا نهۆ وان چتش دادگەها تاوانە نفرەتەوەی بەلێ بەس نهۆ ئەم محاولەتکن چەنکو گەلک داعش الهۆلندانە البەلجیکانە الألمانیانە ئەتحەفسادەنە الهەرێما کوردستانیانە لە عێراقی گرتنە الحەفسا کوردستانی الحەفسا هۆلندا الحەفسا ئەڵمانیا بەس حتا نهۆ بەسش تێرۆریرە هاتنەگرتن یانو ئەم نۆت بینن مجرمیە بسەری ئێزدیاکرین دیار نابن یانو بەسش تێرۆرە ئێرە هاتنەگرتن یانی کۆ تێرۆریستن هاتنەگرتن سەر گوناها نە سەر گوناها وان جنوسایدی ژیزیاکریا حتا نهۆ 3 ساڵ بهورین ئێک ژینە وەختەم پرسیارەتکردن بێژن ئەف دەولەتە حەمید بێژن هەگە چۆنە سووریا و عێراقی ئەمت زانن چۆنە داعش بەس ئەس بێژمە وان پارتت زانی بەلکی کەچکەکە 8 ساڵی اختصاب کریە تو چاوە زانی نزانن بەروێکێ مهمە منادمێ وەگی منادما ئێزیە الحورە هاریکاریە وان بکن ئەپریا حکومەتە کوردستانی ئەپریا حکومەتی دەولەتی هەمیە ئەم بکارن کەیسا چێکن ئەژ محکەمێرە ئەسیبیدارم ئون سەرکەتی بن پەریخان گەلکی سپاس دەستە خۆش گەلک مەمنون